بله جاري كنت دما خوش ببینرین هجا ما قد سر ساعت دمی به حبر بن اود نوا في ساعت دا جي امي حول بدن في جاريم روشا کو جبر باندورا شری پیک هاتی درکتی هولی بطایبتی لسر کردستانی لسر باشوری کردستانی لروشتات کردستانی هم وقت وی که باندورا شری هی لروشتات ناوین با آوایی که گشتیم بچه آوایی هم امی بریا میوانیم خوین هجا نقاش او گفتگو بکن لی او جیم پشتی بین آب بری بله بینرین هجا دوی ساعت داش بو نرخاندنا و مجاریجی دو میوانین مین هجا هلی بریا کاز میوانین خواب بو بینرین هجا بدم ناس کرن ما گفت تماج روزا کو دست پیک شر پیک هاتی حتی روزا ایرو دو جهین کو هری زده بونه ناون دا ایرشان دیمن زندین ها هونه لسر اکرانم ببینن کو یک جوانجی لالیه دست من یه راستی لوی آلیه به طیبتی پایتخت لبنان بیروتیه کو اما پشتی ایرشن اسرائیلیان لسر ولات حتی نها یک جین کو هری زده ایرش لسر دجوار پیکنه لالیه دست چپ جین هونه دیمن پایتخت اسرائیل تل آویو با آوای زندی ببینن لی هم وقتی وی که جدو میوانین من هجما گوهنه کو یک جوانجی ابراهیم فرج شافدری سیاسی لی باشار سلیمانیه یا باشوری کردستانی بمریا حوال ابراهیم شواده خوش به شو باش هاد بجین سلاو ریز بو ایو بو همو بینرانی رونایی تیوی و بو میوانه برزگتان سلاو ریز جمج جبوه و هر وها میوانی میدن جه هجا ساسان آردیل او جی چالاگوان لآلمانیا بمر آمده حوال ساسان شواده جو خوش به اوایش خوش سپاس جبوه و بله خدمت بله گلک سپاس بله بینرین هجا به هر دو میوانین خوین هجارم امی به طایبتی سه یک روزن شرک لروشتات ناوین هیا باندوره که خوی ویرانکر یا لسر گشتی هریمی هیا ل تبی ویکشی هر کد دم درباز دبه و جاری ولاتا کندن دربازی نواشر دبه آنگام بجین راست ج ویشری باندور دبه ل بریاوی که جو که مگوت هنها ل کلاکا من یا آلیه دستی راست پایتختا لبنان بیروت دبینن او ل آلیه دستی چه پیشیم هم پایتخت اسرائیل تل آویو دبینش برکو اف هر دو جه جین کو هری زده دوان ساعتان ده دبن آرمانجا ایرشین ایرانی و اسرائیلی یعنی ایرشین لسر وان هریمان پیکتی ما راست آنیا لسر اکرانان جبو ام به هفر رژیم کلین زندی تشتک قومی ام به هفر ببینیم کو خودی بکنه بله دیسا جاگر کو بو جبو ام با آواک زندی به هفر لی تماشا بکن لی اس جگل حوال ابراهیم دست بکن بشار کن روشال باشوری کردستان دنوا دمین داویه ده یک جمجار هری سرکه یا کو بالا تواهی گلی کرد لسره اما دنوا دمین درباز بویده آنگام بشین دنوا مهکه ده بیتری 407 ایرش لسر پیک هاتنه جبوویه که اما اس پرسا دست پیک جهوال ابراهیم بکم او بیشم حوال ابراهیم نها روشا لباشوری کردستانی بطایبتی پشتیوان ایرشانه بچاوایه دووبارە سڵاو و ڕێز بۆ ئێوە لە ڕاستیە ئێوە ئەزانن هەرێمی کوردستان باشووری کوردستان نزیکترین جوگرافیایە لە وڵاتی ئێرانەوانێ بە هەزاران کیلۆمەتر سنوورمان هەیە لەگەڵ وڵاتی ئێرانە بۆیە ئەم شەڕە هەر لە دەستپێکەوە کە دەستی پێ کردووە پریشکی هەر وەک چۆن بەر وڵاتانی کەندا و بەر ئیسرائیل و بەر لوبنان و وەکوی وەش ئاماژەتان پێەیە بەر ئەو وڵاتانە کەوتووە بەر هەرێمی کوردستانیش کەوتووە و لە ڕاستیە بە شێوازێکی زۆر خراپ هێرشەکرێتە سەر هەرێمی کوردستان لە کاتێکە هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک بەشێک نییە لەم شەڕە و لەسەر زاری بەرپرسانی حکوومەتی هەرێمیشەوە ڕاگەیەنراوە کە ئێمە بەشێک نابین لەم شەڕەوەم شەڕە شەڕی ئێمە نییە و پەیوەندی بە ئێمەوە نییە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەبینین بەردەوام بە درۆن هێرش چی لەلایەن ئەوانەی کە ناوی خۆیان ناوە مقاومەی ئیسلامی چ لەلایەن دەوڵەتی ئێرانەوە ڕاستەوخۆ هەندێک شوێن و بارەگە ئەکرێتە هەندێک خان و ئەوانە ئەکرێتە ئامانج کە لە ڕاستیە بۆ نمونە لە سلێمانیە گردی ڕێعایە کاتی خۆی ئەو شوێنی UN بووە هیچ کەسێکی تیان نیە چۆڵ و هۆڵە بەڵام ئەمە چەندین جارات ئەم شەو هێرش کراوەتە سەر ڕێعایە چەند جارێکیش بۆ سەر هەولێر هێرش کراوە یعنی هیچ بنکە و بارەگایەکی فەرمی لە سلێمانیا هینی
ئەمریکا و ئیسرائیل لەم منتیقەیان نییە. دوای ئەوە هەڵوێستی حکوومەتی هەرێم و هەڵوێستی سلێمانیش هیچ بەرامبەر بە دەوڵەتی ئێران هیچ دوژمنایەتی و دژایەتێکی تیان نییە. بۆیە ئەمانە ئەتوانین بڵێن زەرەر لە پەیوەندیە سیاسی و دیبلۆماسیەکانی هەرێمی کوردستانیش ئەیاد لەگەڵ دەوڵەتی ئێرانە، چونکە ئەبێت حکوومەتی ئێران بزانێت کە ئەم باشووری کوردستان هیچ مەترسیەکی لەسەر دەوڵەتی ئێران نییە. تەنانەت یعنی ئەو گروپەکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانیش لێرەوانێ هیچ هێرش و پەلامارێکیان بەسەر دەوڵەتی ئێران نەبردووە تا ئەو کاردانەوەی ئاوها هەبێ. بۆیە ئەم هێرش و پەلامارانە زۆر بێ موبەڕێرە، نامەعقول و نامەنتیقە. پێویستە دەوڵەتی ئێران بەو سیاسەتی خۆیان بچێتەوانێ و حتا ئەوان ئەو گروپە لە یاسا دەرچوانی لە ناو عێراقیشە هەن هەرێمی کوردستان بە سیستمێکی فیدراڵیە لە ناو بەشێکە لە حکوومەتی عێراق، چۆن ئەبێ لە ناو حکوومەتی عێراقەوانێ ڕێگا بدرێت هێرش بکرێتە سەر هەرێمی کوردستان. خۆتان ئاگاتان لێبوو لە دوجاریشە هێرش کرا سەر ماڵی سەرۆکی هەرێمی کوردستان و دوای ئەوە هەموو ئەو شوێنە هەستیارانەی لە باشووری کوردستانە زۆر جار ساروخەکان ئەکوێتە ناو ماڵ و شوێنە مەدەنیەکانە و زەرەر و زیانی مادی زۆری لێکەوتەوە. خۆشبەختانە تا ئێستا زیانی گیانی لێ نەبووەوە جگە لەو کاتێک کە بەڕاستی هێرش کرایە سەر هێزی پێشمەرگە 6 پێشمەرگە شەهید بوو کە ئەمەشکارێکی زۆر زۆر ناڕەوا بوو، دڵی خەڵکی کوردستانی زۆر زۆر ئێشان. بله هەوڵ ساسان ئەس سوێ هەمە شتە پرس بکەم نها دەمەکو لە دوور و مرۆڤ لە شەرێ لە ڕۆژهەڵاتە ناوین دنێرە شەرێ دنابەرە ئیسرائیل ئیرانێ تەماشا دەکە ئەوگان بژین دەولەتین یەک بوون ئەمریکا ئیرانی تەماشا دەکە چاوا دبینە و باندۆرا وێ شەرێ چۆن ڕاستە ڕاست لە ورتێ ژیان کردن. بله دراستی ده هر وکو هنجی دزانن یعنی باندورا وی شری نتنه روجلاتا ناوین همو دنیای کریه که مزیده ول دولت اروپایی جی یعنی براسی باندورا که اکجار زور کریه جو آلیه کلوپل خوارنه ده و بگشتی آلیه سوتمانی بنزین و مازوت ده باندورا که گله که زیده کریه هر روزش باندور سر جوای که کریه و سر نرینا دولت اروپایی که دولت ایوان چون نرینه دادن خود دادن کیجن عالیه هندک دولت تو دبینی روای دادن شرع امریکا و اسرائیل دجی ایرانی هندک جواک آدان یک پارتیه بهز دجی ویتشتینه جبر وی دولت اروپایی جی بهسانی نکارن بریاره خواهش کرده بکن ده پشته ده چه دکن او تشتاک ده لپیشه ده گلک بریاره خواه وصا زلال ناکن و پوزیسیونه خواه جوی داره گلکی زلال ناکن. بله نا هەوڵ ئیبراهیم وە گوت ناواخفتنیان خوادا هەنێک ئالی دخوازن باشووری کوردستانی بکەشێنن ناوا شەر ئەف ئالیین کو دخوازن باشووری کوردستان ئیلا دەرباز ناوا شەر بکەنکینە. هەرێمی کوردستان بڕیاری خۆی یاوە کە دەربازی ئەو شەڕە نابێ هەرچەندە شەڕی پێفرۆشتن و هەرچەندە شەوانە بەردەوام هێرشەکرێتە سەر هەرێمی کوردستان، بەڵام بڕیارێکی استراتیژی هەیە لە هەرێمی کوردستانەوە هەتا ئێستا هەر وەک چۆن دەوڵەتانی کەنداویش بەو گەورەی خۆیان ئەوان دەوڵەتن و خاوەن سەروەرین تا ئێستا سەرڕای و هەموو هێرشانەیە کرێتە سەران ئەوانیش بەشداری شەڕەکە نەبوون. بۆچی؟ لەبەر ئەوەی بەڕاستی بەرنامە و پلانی ترامپ و ئەمریکا و ئیسرائیل هەتا ئێستا لە ناوچەکەیان ڕوون نییە، بۆ سیاسەتمەداران و بۆ دەوڵەتەکان ڕوون نییە کە ئەمانە ئەیانێت چی بکەن لە ناوچەکەیە. لەبەرەوە هەرێمی کوردستان ناوێت بکەوێتە ناو شەڕێکەوانێ کە ئەو سەری لێ دیار نییە، نازانێت بەرنامە و پلانی ئەوان چییە بۆ ئایندەی ئێران، چونکە ئەوە خۆتان نەزان ترامپ هەر ڕۆژە و بڕیار و قەرارێکەیە. ئاگادارن کە لە ساڵانی لە دەورانی خولی یەکەمیە لە ڕۆژئاوای کوردستان هێزەکانی کشانەوە لە مای 24 ساعت هەم جزگەڕایەوە بۆ ڕۆژئاوە، یعنی بڕیارەکانی بڕیارێکی لە پڕ و شۆکێنەرە یەکسەر بڕیار ئەیە. بۆیە هەرێمی کوردستان ناوێت بکەوێتە ناو گێژاوێکەوە کە ئێستا خودی ئەمریکاوانیش ڕۆژهەڵاتی ناوڕاستیان خستوتە ناو ئەو گێژاوانێ. ئەوان قسە لەسەر ئەوەکەن ترامپ لە دوادیداریە قسە لەسەر ئەوەکە وینی ڕۆژنامەوانیە گفتوگۆی ڕۆژنامەوانیە ئەڵێت ئێمە ئەمانەوێت دەست بگرین بەسەر نەوتی ئێرانە،
وزەی ئێرانە ینی ئامانجی ئازادبوونی گەلانی ئێرانی نییە لە دەست ئەو ڕژێمە ئەگەر بەرنمەیەکی چڕۆپڕیان هەبێ ئەو کاتە هەرێمی کوردستانیش ئەتوانێت لەسەر ئەو بەرنمەیە ئەجەندای خۆی دابڕێژێ بەڵام لە ڕاستیە هەتا ئێستا پرۆژەی هەرێمی کوردستان پرۆژەیەکی بێلایەنیە نابێتە بەشێک لەم شەڕە و ناوێ زیاتر لەوەی کە هەیە پڕیشکی ئەم شەڕە بەر هەرێمی کوردستان بکەوێ چونکە لە ڕاستیە وەکو پێشتری ژوتمان جوگرافیا ئێمە جوگرافیەکی زۆر نزیکە لە ئێرانەوە ئەتوانێت ئێران ئەبێتە هەڕەشە و مەترسیەکی زۆر گەورە بۆ سەر هەرێمی کوردستان لە کاتێکە کە ئێستا وەکو پێویست سیستمی بەرگری لە هەرێمی کوردستانە نییە پاتریۆت نییە هەندێک ئەوان کە ئاسمانی هەرێمی کوردستانە پرسن ئەپارێزن ئەو هێرشانە ئەپارێزن کە ئەکرێتە سەر مستڵخاڵەکانی خۆیان و یان ئەو شوێنانی کە خۆیانی دییان لە هەولێرە لە سلێمانی وەکو پێویست دانەنراوە سیستمی بەرگری بۆیە هەرێمی کوردستان وەکو وتمان بە شێوازێکی هەتا ئەم کاتێک ئێمە قسەی تیاکەن ئەوان ڕانگەیاندووە کە بێلایەنن لە بەرامبەر ئەم شەڕەیە و نایەنەوێ ببن بە بەشێک لەم شەڕە بەداخەوانێ وەکو بەڕێزیشتان وتان زۆر جار ئەو گروپانە زۆر نامەسئولانە هێرشەکەنە سەر هەرێمی کوردستان لە کاتێکە هەرێمی کوردستان نە هەڕەشەیە لەسەر عێراق نە لەسەر ئەو گروپانە نە لەسەر دەوڵەتی ئێران هیچ هێرشێک لە هەرێمی کوردستان و نەکراوەتە سەر ئێران تا ئەوان 470 جار هێرشیان کردوتە سەر هەرێمی کوردستان بەبێ ئەوەی یەک جاریش لە هەرێمی کوردستانەوە هێرش کرابێتە سەر ئێران حتا یعنی مرۆڤ دکارە وساژی بێژێ نها لە جێک و ڕۆژتاتە ناویندا جێک و ێریش لەسەر پێکتێ یەک و هەری هەلوەستا خۆ دیارکردیا و بەشداری شەر نابە یعنی تۆ ئالیەکی شەر ناگیرە و استراتژیا خۆیان دیارکرد هەیە ئەو لە کاریا هەرێمەیە باردێکم هەرێما کوردستانەیە یعنی باوەکە زەراجی هەر تم vêketê ziman û daliyên li ser erdê de jî vê bi her kesê dida xuya kirin. Heval sasan ez pirsekê wê demê wisa ji te bikim. Îro jî di daxuyaniyan de derket ku ji xwe Serokê Amerîkayê Donald Trump êdî wisa lê hatiye îro gotinekî got sibe kawê çi bêje herkes merak dike ji ber ku gotinekê berûva jî illa wê were kirin. Îro jî gotinekê xwe bi vê awayî hebû me rejim guhert yani rejima ku me dixwast em biguherîniye Komara İslamiya Îranê me rejim guhert yani dibe ku demekê nêz de li hevkirinek pêk were li gorî te qesta Donald Trump ji vê yekê çi ye? Yani ev nîşanên wê yekê dide ku gelo şer li gorî daxwaza wan naçe ji bo vê yekê ew ê kiraseke lê bike û bêje me tişta xwe girt êdî em dikarin şer rawastînin. Di rastî de ku em bixwazin vê tiştê baş fêm bikin divê hinekî baş tevegerin hinekî master vê prosê binêrin eger em binêrin çend salê derbasbûyî şerê İsraîl bi Hizbullah re heftê Oktobrê şerê Rojava û Sûriyê hêrişê İsraîlê ser Hosiya û gêrojiyê ku li Iraqê hebû yani em nikarin bijin Amerîka yan İsraîl ji bo vê tiştê hazir nebûne yan planê xwe çininin lê gotinên Trump yani kesayetiya xewisaya û gotinê ku var roja dike yani di armancê yê sereke hene yek ji bo navxwe ji ber ku dijatiyekî gelekî mezin nav Amerîka de hemberî Trump çêbiye çe li Kongresê çi jî li derve nav civakê dixwaze van hinekî aram bike alî dij dixwaze hinekî bazarê kontrolê de bêle ji ber ku qîmetê petrolê her roj dişne serê û Trump bi va gotina dixwaze hinekî wisa bide xuya ku her tişt kontrolê de alî dinê jî Trump ez bêjim dixwaze hinekî jî yani hikûmeta Îranê ji ber ku gelekî serkerdeyê wan têk birin kuştin û vana gelekî têkeliyekî wisa hêsan bi hev re çinne ji ber rewşa hevle dixwaze vana ji hinekî dudiliyekî dualiyekî ji nava de çê bike lê ez bawerim vana armancê xwe hene û gorî armancê xwe diçine pêş heta eger vê tiştê yani hezîna wê û mesrefê vê şerê bo Amerîka û İsraîlê zêde bin jî. Bel. Heval Feres niha beriyan ha jî di nava gotinên xwe de ji wanî ziman ev êriş yên ser başûrî Kurdistanê neya yekem neya duyemîn yani sadan êdî derbas kiriye heta herî dawî bilançoya ku duh derketibû
474 êrêş li ser herîma Başûrê Kurdistanê pêk hatiye. Ev êrêşên ku jaliyê komîn çekdariyên li nava Iraqê jaliyê din ve dihatin lê herî dawiyê rasta rast êrîş li ser mala serokê herîma Kurdistanê pêk hat. Yani peyama vê yekê çi ye? Yani êrêşa ku li ser mala yek ji serokê herîmekê tê wateya ku yani meselên pir cuda mirov dikare pê şîrva av binirxine li gorî we ev yek divê ça were şîrvekirin û divê ça were dezgirtin û helweseke bi ça awayî divê were raberkirin. کاتێککە هێرشە کرێتە سەر ماڵی سەرۆکی هەرێم یعنی هێرشە کرێتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەیە کە ئەیانەوێ هەرێمی کوردستانیش پەلکێشی ناو ئەو شەڕە بکەن بۆ ئەوەی باشووری کوردستان ببێ بە مەیدانێکی جەنگی کراوە لە بەرامبەر ئەو هێزە هەژمونگەرانەی کە لە ناوچەکەیە هەیە چ ئێران و چ ئەمریکا و چ ئیسرائیل ئەم جوگرافیایی کە پێڵێن هەرێمی کوردستان ڕاستە و خۆ بکەوێتە ناو شەڕەوانێ بۆی هەرێمی کوردستان کاردانەوەی هەبێ بەڵام خۆتان بینیتان کە لە هەموو جیهانەوانێ ئەو هێرشە سەرکۆنە کرا هەتا لە ناو خودی عێراقەوانێ هەتا ئێرانیش بۆ خۆی ئەوەی وتی وەکو کارێکی تیرۆریستیە گروپەکانیش بەشێک لە گروپەکانی مقاومەش ئەوانیش ئەو کاریان ئیدانە کرد هەرێمی کوردستان بۆ فشارانەی کە ئاکرێتە سەری ئەجەندای خۆی ناگۆڕێ بەرنامەی خۆی ناگۆڕێ و بکەوێتە ناو شەڕێکەوانێکە وەکووتمان نازانی ئەو سەری تونێلەکەی لێوە دیار نییە بۆیە ئەم کارێکی هەموو ئەو هێرشانێکی ئاکرێن نەکەی یعنی ئێمە ناکری ماڵی سەرۆکی هەرێم جیا بکەینەوە 6 پێشمەرگە شەید کراوە لە کاتێکا پێشمەرگە لە ناو هەرێمی کوردستانە خۆ لەسەر حدودی ئێران نییە ئەمەش وەکو ئەتوانین بڵین تاوانێک و پێویستە بەڕاستی دۆزێکی قانونی لەسەر بکرێتەوانێ لە هەرێمی کوردستانە ئەو پێشێلکردنی سەروەری خودی عێراقە بۆ شێوەیە هێرش بکرێتە سەر هێزی پێشمەرگە و هێرش بکرێتە سەر هەموو ئەو ناوچانەی کە لە سلێمانی هێرش کراوەتە سەر ماڵان یعنی هەندی ئەو شوێنانی کە ئێستا بەردەوام هێرشی لەسەرەکەن چۆڵ کراوە کەسی تیان نییە بەڵام ئەمان هەر بۆ ئەوەی دڵە ڕاوکێ بخەنە ناو دڵی خەڵکەوانێ بۆی هەرێمی کوردستان نائارام بێ بۆی هەرێمی کوردستان بەلکێشی ناو شەڕکەن بەردەوام ئەم شەڕانە ئەکەن حکوومەتی عێراق ئەبێ سەیتەرە هەبێ بەسەر ئەو گروپانەیە نهێڵێت هەرێمی کوردستان بەشێکە لە عێراقی فیدراڵی چۆن ئەبێ لە ناو دەوڵەتێکە هێرش بکرێتە سەر بەشێک لە وڵاتەکە بۆ خۆی ئەمە کارێکی ناقانونیە کارێکە لە دەرەوەی یاسانی و دەوڵەتەکانە لە دەرەوەی دەستوری عێراقا پێویست ئەکات بەڕاستی حکوومەتی عێراق هەڵوێستێکی جددیانەی هەبێ ڕێگە بگرێ لەوەی کە ئەم جۆرە هێرشانە بەردەوام نەبێت لەسەر هەرێمی اول ابراهیم بریا کاس هرمگل حوال ساسان از هما وی که جاری که نجت پرز بکیم جور گوتنا تا هات سرویه که نه اف کومین کلونا و عراق ایلی شهر ما کردستانی دیکن دخوازن هرما کردستانی بخن نوا شهر ده اگر کو بخن نوا شهر ده وی جاری سود وی که ویش بوان کمان چبه يعني دو وقت که هرما کردستانی دی بجه از لدیجه ایران شهر ناکم لدیجه عراق شهر ناکم و از تنی هرما فدرال یا هرما کردستانی دی پاریس ئێوە خۆتان ئەزان پیلانێک لەسەر کورد بەگشتی هەیە کاتێکە کورد ئەو یەکێتی لە نای خۆیانە چێ کردووە توانیان ئەو پیلانە لە ڕۆژئاوە تێک بشکێنن لە ڕۆژئاوە پیلانەکە تێشکە ئێستا ئەیانەوێت لە هەرێمی کوردستانە ئەو پیلانە جێگیر بکەن و بیانەوێ هەرێمی کوردستان نەمێنێ ئەو سیستمەی کە لە هەرێمی کوردستانە هەیە کۆتایی پێبهێنن ئەیانەوێ بە هەموو لایەک چ تورکیاش ئێستا ڕۆڵێکی خراپ ئەبینێ لە باشووری کوردستان و لە ڕۆژئاوای کوردستانە چۆن لە ڕۆژئاوای کوردستانە دەورێکی خراپی بینێ لە باشووری کوردستانیشە دەورێکی خراپە بینێ بۆچی لەبەرەوەی ئەوان چاویان ئەم هەرێمە نابینێ ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستانە ئەوەی کە زیاتر
دژایەتی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانەکە دەوڵەتی تورکیایە ناوێت سیستمێکی فیدراڵی بێ لەبەرەوەی ئەمانە عقلیەتێکی مرکزیان هەیە عقلەتێکی شۆڤێنیان هەیە عقلەتێکی ڕەگەسپەرستیان هەیە پیان وایە کورد ئەگەر بە مافەکانی خۆی بگایان ئاوا بمێنێتەوە لە هەرێمی کوردستانەوە سیستمی فیدراڵی هەبێ کاریگەری بۆ سەر ئەمنی ئەوان ئەبێت لە ڕاستیشە هەرێمی کوردستان بووە بە خێر و بەرەکەت بۆ دەوڵەتی تورکیا لە ڕووی ئابووریەوە لە ڕووی بازرگانیەوە لە ڕووی سیاسیەوە یعنی هیچ زەرەر و زیانێکی بۆ ئێران و بۆ تورکیا نییە یعنی کورد لە ڕۆژ ئاواشە هیچ زەرەر و زیانێکی بۆ تورکیا بۆ ئەو وڵاتان نابێت ئەمانە تووشی فۆبیای کورد بوون ئەم گروپانەش بە پیلانی و بە ئەجەندای هەندێک لە دەوڵەتەکان و دەستگا مخابراتەکانی هەرێمایەتی ئیقلیمی ئەجوڵێنەوە بۆیە دژایەتی هەرێمی کوردستانەکەن ئەو پیلانانە جێبەجێکەن بەڵام هەرێمی کوردستان ناکەوێتە داوی ئەو گروپانەوانێ و سیاسەتی خۆی هەیە پرۆژەی خۆیە بەرنامەی خۆی هەیە بۆ ئەوەی هەم خەڵکی کوردستان هەم هەرێمی کوردستانیش لەم شەڕەیە کە وەکو هەڤاڵی ژووتی هەموو جیهانی گرتووەتەوانێ لەم شەڕەیە کورد بە کەمترین زیان لی دەبچێ ئێمە ناڵێن پریشکمان بەرناکەوێت پریشکیشمان بەرکەوتووە بەڵام ئەمانەوێ کەمترین زیانمان بەرکەوێ چونکە لە ڕاستیە پرۆژە ئێمە پرۆژەی ئاشتی و دیموکراتیە بۆ گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ گەلانی تورک و عەرەب و فارس و هەموو بەیەکەوانێ لەم جوگرافیایە بژین بەڵام بەداخەوانێ لەبەرەوەی چاوچنۆکی سیستمی مۆدێرنەتی سەرمایەداری وای کردووە کە ئاژاوەیەکی قوڵ بخەنە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە زۆر لە مێژە ڕێبەرۆژەران لە کتێبەکانیە باسی ئەوواکە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جەنگی جیهانی سێم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە دەست پێکات بۆیە ئەبینین ئەم شەڕە تا ئێستا درۆژ بۆتەوە ترەمپ ئیسرائیل و ترەمپ وایان ئەزانی چۆن پۆتین پێی وابوو لە ماوەی 2 هەفتەیە یان هەفتەیەکە هەموو ئۆکرانیا داگیرەکە بەڵامەوە 4-5 ساڵە کەوتۆتە ناو ئەو زەلکاوە و شەڕ بەردەوامە ئەوانی ژوان ئەزانی بە ماوەی هەفتەیە 2 هەفتە شەڕەکە کۆتایی پێ و ئەگەن بە ئامانجەکانیان بەڵام تا ئێستا شەڕەکە درێژەی کێشاوە لەگەڵ ئەوەشە ئینیشەیە گفت و گۆشەیە لە نێوانیانە ئێمە هیوادارین ئەم شەڕە کۆتایی پێبێت و گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ئاشتی لە ناوچەکەیە بژین ئەو سەرۆت و سامانەش کە هەیە بۆ گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێت چونکە هەموو حکوومەتە دەسەڵاتدارەکان یعنی حکوومەتی بەعز لە ڕابردووە لە 105 داهاتی نەوتی دانا بۆ خەڵکی عێراق لە ئێرانی شاوایە ئێران ئەوە سەرۆت و سامانە هەیە خەڵکەکەی هەژار و لە ژێر هێڵی هەژاریە پێش ئەم هێرشانە بەدیان هەزار خەڵکی لەسەر خۆپیشاندان و داواکردنی مافەکانیان تیرۆر کراون کوژراون ئێستاش خەڵک بەم شەڕە زۆر زۆر تووشی هەژاریە بێ و ئەم سیستمە تەنها بە شێوازێک ئەتوانێت چارەسەری خۆی بکات بەوەی کە لەگەڵ گەلانی ئێرانە سیستمێکی دیموکراتی فیدراڵی جێبەجێ بکەن بۆی ئیتر ئەو داهاتی کە لە ئێرانە هەیە بۆ گەلانی ئێران بێ نەک بۆ ساروخ و بۆ ئەتۆم و ئەوانەکە ئەوە تا خەریکە سەری سیستمەکەشە خۆ هەواڵ سەسانها برۆژانە ئەڤیەکێ گوتن و ئەمریکا ئامادەکارین ئێرشێکە بەژاهیاش بۆ ئیرانê dike heta gelek alê dibêjin du dilî ye wê êrişeke bejhayî pêk bîne nekej ber ertnîgariya Îranê ji bo êrişeke bejhayî çi qasî dezdaya vêyekê lêkolîn dikin tu çi dibêjî ji bo vêyekî bi hatina keştiya herî dawiya Amerîkayê re gelo êrişeke bejhayî li ser xaka Îranê pêkan e لێ بڕاستیدا وەج ئاماجە پێ کرد یعنی ئەرنگاریە ئیرانی مەزنە هەنێکی زەحمەتە لێ ئەف تشت ئەمریکاش ئەس بێژم دەزانی و ئەمریکا وێ تشتیش دەزانە یعنی بە هێرشی ئەسمانی و بە موشەکە نکارە ڕژیما ئیرانی دناو ببە و از باورم اف تشت یه چند روزی پیش آمده یه بید ببر راستی یعنی و بقامه لی که چه آستی دبه یا حتی کدری هر نپیش اوه من نزانه لی ام ببینن حتی داخویانی رژیم ایرانی ده یعنی چند روزه یعنی قالیبا فتراکه ده بیجه بلا بین اگر یعنی اسمان نکارن اردی نکارن ده بیز بیجم اوانا جنه که یعنی شرع وصا درونیت خوازه هنه که وانا دو دل بکه یا بترسینه
آلیه دنی دجی مدید یعنی ده با یام پیر بو هجماره که مازن هزه هشتا شعبی نو در باس نو ایرانی بون بناوی آلیکاریه بله اوات اشتاکو وانا در خس سر کامیرای بلکه گله که دیش هنه کنا در خس سر کامیرای تخازم صابج یعنی هم حاضرن و از بیجم رژیما ایرانیش دزانه کو هجوما سر ارضی زمینی چه با و امریکایش پلانه خدانینه و حتی دولت عربی جی از بیشم ویت اشتیر حاضری خواه کرنه لی صدمه کوانج نه زمان چهره که مامستا گوت جبر کو کس نزانه کانی پلانا راستی یعنی آرمانجار راستی یا اسرائیل و امریکا ل ایرانی چی خازن وی رژیمی یک جار ناو بند خازن بچوک بکن ضعیف بکن جبر وی واناجی هلوستا خویا راستی نادر خنه و لی از بیشم آماده کاری وی رشا زمینی هاتیه کرن و یه بقامه بله هوال ابراهیم تش بو که چاد بیجی یعنی الگوری تو ایرشه که بجاهی یا امریکا اسرائیل سر ایران و پیکوره لەگەڵ گفتوگۆ و دانوستانەکانە ئێوە خۆتان نەزان پێشتر گفتوگۆ و دانوستانیان لەگەڵ ئێرانە کرد لە پڕ کاتێکیان زانی لە ئێرانیاننا ئێستش لە هەمان گفتوگۆیان و ئامادەکارێکی چڕوپڕیش ئەکرێت بۆ ئەوەی کە دەست بگرن بەسەر ئەو دوورگانەیە و بەسەر ئەو ناوچانە کە ترەمپ داوایەکە و شوێنی گواستنەوەی نەوتە ترەمپ ئەڵێ لە ماوەیەکی زۆر کورتایە ماتوانین لە ماوەی دوو ڕۆژاتوانین دەست بەسەر ئەو ناوچانە بگرین قسە ئەکاتیتر بەڵام ئایا ئەو قسەیە تا چەند ڕاستە ئەو کاتە کە داخڵی ناو شەڕەکە ئابن ئەو کاتە دەرئەکەوێت کە ئایا ئەو قسەیە ڕاست دەتوانێت بە دوو ڕۆژ ئەو ناوچانە داگیر بکات وەکو باڵیش ئەڵێ جوگرافیای ئێران جوگرافیاکی بەرفراوانە داگیرکردنی زۆر زۆر ئاسان نییە یعنی ئەمریکا ئێوە زانن لە ئەفغانستانە چووە دەرەوانێ و ئەو بای ملیارات دلار شتی بەجێهێشت ئەفغانستانە کە لە چاو ئێرانە هەر یعنی هێزێکی ئەوتۆی نییە هەندێ میلیشیای تالیبان و ئەوانە بوون فەراسانیان کرد و چووە دەرەوانێ بۆیە شەڕ لە بەرژەوەندی گەلانی گەلی ئەمریکا و گەلی ئیسرائیل و ئەوانەش نییە گفتوگۆ و دانستان و ئاشتی ئەو چەمکەی کە پێی ئەڵێن چەمکی کۆنفیدرالیزمی دیموکراتی و نەتەوەی دیموکراتی بۆ گەلانی ناوچەکە ئەتوانێت ئەو سەرەت و سامانێک کە لە شەڕ و لەم شەڕانە خەرجکراوە ئەگەر لە ئاوەدانیا خەرجکرایە و بۆ نەمانی هەژاری خەرجکرایە هەژار لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە نامە یعنی لە ماوەی ئەم سی ڕۆژەیە بە سەدان ملیار دلار خەرجی ئەم شەڕە بووە باشە ترامپ قسەی لەسەر ئەوە کرد ئەوی من ئەبێ خەڵاتی نۆبڵم بنێ بۆ ئاشتی کەچی ئەو شەڕی دروست کردووە گرنگ ئەوەیە ئەم شەڕە بە زووی کۆتایی بێت بۆ ئەوەی زەرەر و زیانەکانی زیاتر نەبێت ژینگە تێک چووە ئێوە سێتان کردووە بە هەزاران تەن باروت و ساروخ لەم زەویە یا و لە ناو ژینگیا ئەو هەموو ژارە بڵاو کراوەتەوانێ ئەو هەموو دووکەڵە بڵاو کراوەتەوانێ زەرەر و زیانێکی گەورەی بە مرۆڤایەتی و بە ژینگەکەی گەیاندووە بۆیە ئەم شەڕە ئەکرێت ئەگەر بگەنە ڕێکەوتن احتیمال ئەو شەڕە ڕوونێ ئەگەر نەگەنە ڕێکەوتن وەکو خۆیان ئەڵێن لە بۆ 4 بۆ 6 هەفتە ئەخایانێت شەڕی زەمینی و ئەیانوێ ئەو ناوچانە دەست بگرن بەسەر نەوت و بەسەر یۆرانیۆمی مخەسەبە لە ناوتارانە بەرنامەکانیان نەبەو شێوەیە چەندێک بۆیان ئەچێتە سەر یان چەندێک بۆیان ناچێتە سەر ئەوە گۆڕەپانی شەڕ دیاریەکە لە ئایندێ بله اول ساسان اگر کت سه یک روزی دم یعنی امریکا کوی که اول ابراهیم جقال کرد یعنی دنبال هفته که داد امریکا دگوش قام می بشکنونی و رابط و رژیمی ورق گهرتن و خونه که بیاوی هیدا اف سه یک روزن هنا جیم لجا آرمان جیم خواب پردورن گرو لگوری و ایرانی لهم بری ایرشه که بیاوی چقاسی خواه آمده کریه یا که راستی هم نزان آرمانجیانگی راستقینه نگو هم بزن که گیش نه آرمانجی خویان نه یا دو ایران نه ایران 47 سال خوش با روژا حاضر دکه روژا یعنی سال 8 ده حتی نه ایران دشار ده بیا 8 سال به عراقی ده دشار بیا و پاشیجی یعنی ایران یعنی بردوام یعنی
زەف لەسەر هەبوو دۆرپێت سەر هەبوو و بۆ gelek tişta îran mecbûr bû rê nû bibîne ez bêjim îran karê xwe wê tiştê kiriye lê tişta ku niha îran zêdetir ser pê hiştiye ji ber ku yanî em tenê veke mînak bêjin duh roja siyê şer bû 1500 armanc li îranê de hatine bombebarankirin yanî gelek ciyê wan di nav bêne tişta ku îran serpêştî îdeolojiya ku çêkirî îdeolojiya şîiyeke nav welatê xwe û nav welatê derdorê de çêkiriye ji ber vê خو حاضری وات شتاکن هم دبینه پاشی سیویک روزا حتی نه جی حوسی آوا که راسترس برفره تبلی شر نبونه او جگوری پلانه خود چپش ایران تو دبینه روز به روزی اوانا اگر هجوم دکنه سر کارخانه وابزانه پتروشیمی ایران جی لباد وگرن اگر جی آوه دادن او ایران جی لباد وگرن حتی نه ایران کاریه حتی آسته که برخواه بده لی افرافشا بردوام به یعنی بلا ایران برخواه بده تنه دکاره هنه که از بیش ماوی شر دریج بکش برکو هیزا آمریکا زیده تره و آمریکا جی بکا ایرانه نه ایران آمریکا اگر وی شر بسکین نه ایران دوی رفشده چاو به دولتی در دور چاو بن ایران نه دو بیجاز دخوازم یعنی گوی هرمز از برای ببم هر کس دبی باجه بده و در باس به از باورم نه آمریکا نه پیمان آمریکای اروپا نه یه منطقه ویتشت قبول دکن و وی رفشه قبول دکن بله هەواڵ ئیبراهیم ئەگەر کوان بژین شەر دناوا ڕەشێکە بڤی ئاوایدا بداوی بوو ئەوگان بژین سبەی دەرکات دۆناڵد ترامپ گوتمە لەگەل ئیرانی لە هەف کرد ڕێژیما کومارە ئیسلامی وێ دەوام بکە لەسەر هەنێک ئالیە بازرگانی ئەمە لە هەفکردنە ئەو بڤی ئاوای لە هەفکردنێک بێک هاتیە گەلو ئەفگەک وێ پاشەڕۆژە لە دەستی کیژان ئالیە خۆرتر بکە ئێران ئەگەر بەو شێوەیە دەربچێ لە شەڕەکە بەڕاستی وەکو سەرکەوتن خۆی ئەعلان ئەکات چونکە ئێران پێی وایە هەر مانەوەی ڕژێمەکە بۆ خۆی سەرکەوتنە بۆ ئەوان زۆر دەربەستی ئەندێشت نایەن ئەو وڵاتە وێران بووە کاول بووە چی بووانە کێشیان نییە دوای بنیادێنێنەوە لە شەڕی 12 ڕۆژەیە زۆر شوێنیان وێران کرد بەڵام دوایی بۆ ماوەیەکی کەم توانیان زۆر شوێن چاک بکەنەوانێ ئەوانش چاکەکەنەوە و دیسان ئەبێتەوە بە هەڕەشە و مەترسی لەسەر ناوچەکە بۆیە محەممەد بن سەلمان یەکێک لەو سەرکردانەیە کە داوا کە دەڵێم شەڕەبێ بە ئامانجەکانی خۆی بگا و ئەمریکا و ئیسرائیل نابێ و شەڕە ڕابگرن نایەنەوێ چونکە نایەنەوێ ئەو وڵاتانە لەژێر هەڕەشەوی و مەترسی بەردەواما بن 12 ڕۆژ شەڕ کرا ترامپ وتی ئێمە ئامانجەکانمان بەدەستێنا و کۆتاییمان پێێنا بەڵام دوای ئەوەم دیست شەڕ دەستی پێکردەوانێ یعنی ئەمە ئەگەر نەگات بۆ 15 خاڵیان داوا کردووە ئەمریکا ئەگەر بۆ 15 خاڵ ڕازی بێ ئێران ئەو کاتە ڕژێم ئەمێنێتەوانێ ئەوەی کە ئەڵێ ڕژێمی ئێمە جیلی یەکەممان لە ناو بردو جیلی دۆمیشمان لە ناو بردو ئێستا لەگەڵ جیلی سێمە ئێمە گفتوگۆکەین ئەمانە ئەمێننەوانێ و ئەتوانن ڕژێمەکە پارێزن و دوایش ئێران ئەبێ ناچار ئەبێکە پرۆسەیەکی ریفۆرم لە ناو خۆیان بکات چونکە گورزی گەورە بەر وەکوواڵ ساسانی شڵێ گورزی گەورە بەر ئێران کەوتووە گورزی ئابووری زۆر شوێنی وێران بووە خەڵک ئیتر قبولی ئەو هەژاریە ناکە ئێستا کە خەڵک نایەتە سەر جادە لەبەروی لە شەڕێکی قورسایە و هەر کەسێ بێتە سەر جارە ئەڵێمە ئیسرائیلی و بە شێوەیەک لە ناویان ئەبن ئەگەر شەڕ کۆتایی پێ بێت داواکاریەکانی خەڵکی ئێران کۆتایی پێ نایەت ڕژێم ئەبێت لە ڕووی زەینیەوانێ لە ڕووی سیستمی سیاسیەوە وەرچەرخانێک دروست بکات بۆی گەلانی ئێران بتوانن بە شێوازێکی دیموکراسیانە بە پێکەوە بشین و ترەمپ ئەگەر ئەو 15 خاڵی بۆ جێبەجێ نەبێ و هەر ئاوها بڕاتەوە دەرەوانێ چۆن لە ئەفغانستان هاتنە دەرەوانێ لە کاتێکە ئێستا لە 162 خەڵکی ئەمریکا لەگەڵ ئەم شەڕیانە ئەگەر بژێتە دەرەوانێ بە شێوازێکی سەرکەوتونێتە دەرەوانێ چارەنووسی سیاسی ترەمپ زۆر خراپ بەسەری عاشکێتەوانێ هەواڵ ساسان ئێریان بەر بداوی بەدەچین ژوەیەکی ئەس دخوازم هەکەم قەڵا هەلبەستا gelê Kurdiya Rojhilatê Kurdistan û aliyên siyasî aliyên leşkeriyên Rojhilatê Kurdistanê jî bikin niha di halê hazir de rewşa li Rojhilatê Kurdistanê û bi taybetî stratejiya hêziyên Kurd yên li Rojhilatê Kurdistanê hûn çawa dibînin
بله براستی یعنی تکلی بر روشلات تا به آوای برسره نینه جبر کو اینترنت کو تا تلفن قط بونه یعنی تام همه رافشا گل تام بچه آوای ام بیتشتی به زلالی نزانن لی بله رافشا آبوری یا بری هبو خراب بو نها پر کورتر بو یا گل بد زحمتی گل لکی مازنده در باست و لی تشتکی کو از بیجم هنه کی بلکی حنک بلی به مخابنی راستیا دیروکا کردای 100 ساله در باسپوی یعنی اف فقیری و هجاری و بندستی گلی کرد نتنه لروجلات لی ویگاوی بحثا روجلات ام دیکن بله یعنی قازانجه کی خو هبو یعنی تشتکی برچاو نبو لباجاره کردا لروجلات کد امریکا و اسرائیل بخوازن بمب باران بکن نه وابزانه یعنی کارخانه و سامازن بو نجیه چیکرنا بوند کو گلتی دا کار بکه او وی او تشت یعنی صدمه لگل چی بده او تشت نبو لی آلی پارتی سیاسی دا جی یعنی هر وکا هونجی دزانن ائتلافک چی بو لحف کرنک چی بو او تشت براستی هر چار پارچه کردستانی بطایبت لروجلات یعنی بحث کرنه که گله که زیده پیشوازی هاته کرنه و باندورا خانتن روجلات لتوای ایرانی که باندور دانی یعنی حمله عالی حکومتی حمله عالی اپوزیسیون دنیا برتکی جدا هات دانین و ام باور یعنی اف یک رزیا گلی کرد و اول یک رزیا پارتی کرد چاو کل روجل آوا مدید لروجلات جی دکاره یعنی برجوندی گلی کرد بپارزه نه هم نزانن نه دولت در دور آرمانجی آنچنین آمریکا یعنی آرمانجا لوی شرعی چی علی هم دکارن به یک رزیا خواه به هفگرتن خوا و به داخواز خویا برجوندی گله کل بپارزن و به رفشا تاری و زحمت را گله خوا در باس بکن و بگیج نسر کتنه بله هوال ابراهیم هما روشا دسپیک یا ایرشیم حتی کو بریا کو ایرش پیک ورجیم گلک آلیان مینا کنها چا دخوازن باشوری کردستان بخن نوا شرکه ده و دمش بو هیزن روشلات کردستان جه هولدانه که به وی آوای هبو دگوتن دوی هیزن روشلات کردستان ایدی وقت هاتیه دوی ایرشی بکن دوی لهمبری کمارا اسلامی شرکه برفرهی بدن دست پیکرن لی استراتژیه که دن هاته شوپاندن اتفاقی هاته چیکرن دوی که چاد بینی بتایبتی افسوهیه که روشن روشه که به وی آوای هل روشلات ناوین با آوای که گشتی و که وجانی زمان دونالد ترامپ کنگوی دالیه بازرگانی دهنه کان قازنجه بدست بخه و پیمانان امضا بکه ندیاره گلو دوی چارچوبه ده استراتژی هیزن روشلات کردستان مروف دوی چا پیناسه بکه چا ببینه هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ یەک گرتنیان کە حیزبە سیاسیەکان هاوپەیمانیان بەدەستێنە ئیشێکی زۆر زۆر گرنگ و کاریگەرە و ئەوە نایشی شاردنەوە ئەڵێ ئێمە شەڕی ئێمە شۆڕشی ئێمە بەردەوام ئەبێت هەتاکو و ڕوخاندنی ڕژێم بەڵام ئەوە ناتوانن متمانە بە ترامپ بکەن بە ئەمریکا بکەن بە ئیسرائیل بکەن چونکە ئەوان گەلی ئێمەیان لە ڕۆژاوای کوردستان بە تەنیا چەندین جار بەجێهێشتووە لە کاتێکە بەدەیان هەزار شەڕڤان شەهید بووە لە شانبەشانی سوپای ئەمریکا ئەوان هاتن قسەی زۆر ناشرینیان بەرامبەر ئێمەی کورد کرد لە ڕۆژئاوا وتیان ئێمە پارەمان ناوە بە ئێوە لە کاتێکە ڕۆژئاوای کوردستان هیچ پارێکی لەوان وەرنەگرتووە و بەڵکو ئەسڵەن لە ڕۆژئاوای کوردستانە خوێن لە پەنجەی سەربازێکیان نهاتووە لەو ناوچەیە بۆیە ڕۆژهەڵاتی کوردستان شۆڕش لە ڕۆژهەڵاتی کوردستانە بەردەوام ئەبێت ئەم شەڕە بوەستیان نەوەستێ بەردەوام ئەبێ ئەوان ئەگەر بەرنامەیەکی ڕوونیشیان هەبوایە بۆ ڕوخاندنی ڕەشێم احتیمال بوو ئەگەر گفتوگۆیان لەگەڵ ئەوان نابکردا ئەوانیش ببوونایە بەشێک لەو پرۆسێ بەڵام ئەوان بە هەر لە خوانێ ناتوانن ببن بە بچنە ناو پرۆژەیەکەوانێ کە هیچ ئەجێندایەکی بۆ کورتیانە ئازادی و دیموکراسی و گۆڕینی سیستمەکەیتیان نیە ئێوە خۆتان لە ناو ڕۆژئاوای کوردستانن یعنی دەسەڵاتێکی فاشستی ڕەگەزپەرستی وەکو ئەسەد ئەڕوخێ دەسەڵاتێکی گروپی میلیشیایی تیرۆریستی هێنن ئەیخەنە سەر دەسەڵات ئەجەندای ئەوان ئەجەندایەکی دیموکراتی و ئازادی نییە بۆ گەلان لای ئەوان گەروی هورموز زۆر گرنگترە لە هەموو ئەو ئازار و ئەشکەنجەی کە ئەوەی کە ئازار و ئەشکەنجەی کە گەلان ئەیبینە لە ئێرانە یان لە مەسەلەی دیموکراتی و ئازادیوانە ئەوانە شتی ڕووکەشن بۆ ئەوان
بازرگانی چاوچنەوەکەن ئەیانەوێ دەست گرن بەسەر سەرچاوەکانی و زیاو ناچی شارنەوانێ ئەڵێ ترامپ گەروی هورموز نا گەروی ترامپ یعنی ئەوانیان بۆ داگیرکردنی سەروەت و سامانەکان نایەن خۆ ئەگەر سیستمێکی دیموکراسی ڕێکوپێک هەبێت لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چ لە تورکیا چ لە سووریا چ لە عێراق چ لە ئێرانە ئەوانیش ئیسوادی لێکن ئەتوانن بازرگانیەکی قانونی و باش لەگەڵ ئەمریکا و ئەوروپا و هەموو وڵاتانە بکەن ئەو دوو وڵات ئێستا شەڕیتیایە ئێران و ئۆکرانیا ئەم دوو وڵاتە ئەو لە ڕووی کوشت و کاڵ و لە ڕووی گەنم و جۆ پێداویستەکانی خۆراکەوانێ ئۆکرانیا تێری خۆراکی ئینیە کرد ئەوروپا و وڵاتانەیە کرد ئێرانیش لە ڕووی نەوتوانەوانێ تێر خۆراکی ئەوروپا و وڵاتان بەشێک لە وڵاتانی ئاسیا و ئەوانەیە کرد یعنی ئێستا ئەم شەڕە باشترین چارەسەر ئەوەیە بۆ گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم سیستمانە دان بە مافی نەتەوەی کووردا بنێن چونکە ئەگەر هەر لە ئەساسەوانێت تورکیایەکی دیموکراتی بێ سووریایەکی دیموکراتی بێ ئێرانێکی دیموکراتی بێ مافی گەلی کورد بە تووشی ئەم شەڕانە نەبوون بۆچی ئەمان ئەو هەلانە قۆزنەوە ناکۆکی خەنە نێوان گەلانەوانێ شەڕی کورد ئێستا ئەیانەیە شەڕی کورد و شیعە دروست بکەن شەڕی سونە و شیعە دروست کرێ گەلان ئەیان بێکە چۆن لە 100 ساڵی سایکس بیکۆیە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خۆ ئارامی بەخۆیەوە نەبینیوە 100 ساڵە نەتەوەی کورد لە ناو شەڕا و خەبات و شۆڕشەکە بوو بە دەستێنانی مافەکانی ئەو مافانی کە لە سایکس بیکۆیە لێی زەوت کرا و لێی سندرا شۆڕشێکی بەهامتاکە بێهەمبەرەکە لە بەرامبەر ئەم دوژمنانە بۆیە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئارام نابێت هەتاکو سیستمەکان وەرنەچەرخێن بۆ سیستمێکی دیموکراسی ئازادی مافەکانی ژینگە پارێزی کۆمەلگایەکی ئازاد و یەکسان و دادپەروەر دەسەڵاتێکی سیاسی ئازاد و یەکسان و دادپەروەر لە ناوچەکەیە هەبێ هیچ کاتێکم ناوچەیە تووشی شەڕ نابێت چونکە ئەو پرۆژەی کوردی ئازاد پرۆژەیەکی ئاشتی خوازانێ پرۆژەیەکی دیموکراتی خوازانێت پرۆژەیەکە کە ئەتوانێت وا بکات گەلان پێکەوە لەناو ئەم جوگرافیانە بەیەکەوە بژین بەبێ ئەوەی کە دوژمنایەتی لە نێوان گەلانە دروست ببێت هەواڵ ساسانی دیدە مامەش بەر بە داویە بەدەچە باوەیەکێکینژی بەس بخوازم ژ تەشی پرساکی بکەن و هەری داوی جارێکردن داوال ئیبراهیم ڤەگەرم لە لۆندۆنێ پایتەختە ئینگلیستانê کۆنگرەya ئازادیya ئیرانê pêk hat hinek nakokî derketin destpêkê peja qat vexwandin piştre hate dûrxistin carekedin jî vexwandin name carekedin ji bo wê hate şandin peyama pejeke jaliyê berdevkirî ve jî hate dayên bawekê videokonferansî hat weşandin ew civîna ku ji bo muxalefeta Îranê li Londonê çêbû hûn giringiyeke çarê bar dikin بله اف کنگره براستی ام دکارم بیجم پاشی 47 سالا فرصتکی گلکی گرینگ بو همو دموکراسی خواز ایران بتایبته یعنی که نتوی وکی کرد بلوچ عرب آذری و یه ده بو در فتک چی بو که حتی اگر جبو 10 دقیقه جبو نیف ساعت جبو درو جابه هنکی دنگی خواب گیجنن و باشیا یا او باش یا یعنی گرینگی یا مازن او بو که باشی ماوی که دریش کو آلیگرین کریشا درکتن او خو پیشاندان نشاندان چه یعنی گله کی گرینگ بو کو هلوس به نشاندان درک و ما پارتی مر روشلات چی بشدار بون و هر وقت ویج آماجه پیکر سریده یعنی پاجک جهات و خواندن لی دوای باش بس هنک سببا یعنی جوار نویسیم که اون تبلی نابن لی دنگه کی گله کی مازنده نو گله کردن نو پارتی اندنی دموکراسی خواست و نو جواکا ایران ده و اف تشتی براستی گرانی رولا پجاکی در خسوله و پشتک و پجاک درکت و برز آبتانان اویجی داخویانی پجاکی دا و برتکی کوپاش ویج هاتن نشاندانه و حتی لناف سالونا کنفرانس دا کنگره دا کو پاشی داخویانی خدا چاخی جیان آزادی دا گوت گل کسا نتنه کرد فارس بلوچ او ندنش بدنگه کی بلنگ بزمان کردی جیان آزادی دا گوتن او جی براستی تیند هوله کو نتنه ایران بگشتی روشلات ناوین یعنی حفجه وی تشتیه
یعنی دبی شورش جن جیان آزادی و خواسته و آرمانجی و ایدئولوژیای لحمو روجهلات ناوین بلا ببا و پاشی وی روجیا که روجهلات ناوین یه رنگی خوشی ببینه. بله. هەوڵ ئیبراهیم پرسەم داوی بڵێ هەرش بوو بم و ئەس چارچوبێکی گیلۆڤەر دەخوازم پرس بکەم لە گۆری نێریناتە ئەگەر کوان بژین لە ڕۆژهەڵاتە ناوین دیزاینێکە نو وەرە چێکردندا گەلو بێ ناسکردنا کوردان بێ ڕۆڵا کوردان ئەڤێک پێکانە بەداخەوە ئەوەی کە دژایەتی مافەکانی گەلی کورد ئەکا لە دیزاینکردنەوەی نوێی ڕۆژهەڵاتی ناویندا دەوڵەتی تورکیا هەرە زێدە ئەو دژایەتی ئەو مافە سروشتیە ئەو مافە حقوقی نەتەوەی کورد ئەکات لە ڕاستیە لە 100 ساڵی ڕابردووە سایکس بیکۆن نەیتوانی ئەو ئارامی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێنێ هەر دیزاینێکی نوێ بکرێت مافەکانی گەلی کورد تایە جێگیر نەکرێت ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئارام نابێت چونکە ئێستا نەتەوەی کورد خۆتان بینیتان یەکێتیەکی گەورە لە نێوانیایەتی هێرشەکانی سەری قبول ناکە بەو یەکێتیە توانی ڕاو بۆچوونی دەوڵەتی ئەمریکا بگۆڕێ لە ڕۆژئاوای کوردستانە کە ڕێگا لە شەرع بگرێ کۆمەڵکوژی ئەنجام بە بۆ ڕۆژهەڵاتی کوردستانیش لە ئایندەیە نەتەوەی کورد هەموو پشتیوانی مافەکانی نەتەوەی کورد ئەبێ ئەو دیزاینە هەر شێوازێک بکرێتەوانێ ئەبێ مافی گەلی کورد تایە بەرجەستە بێت وەکو وتیشمان پرۆژەی نەتەوەی کورد هیچ پرۆژێکی ئاشتی خوازانە و دیموکراتی خوازانێ دێژ نییە لەگەڵ هیچ بەرژەوەندی نەتەوەکانی ترە ئەمەی کە دەوڵەتی تورکیا تووشی فۆبیای نەتەوەی کورد بووە ئەی بەستێتەوە بە ئەمنی قومی خۆیەوە ئەڵێ ئەگەر گەلی کورد سیستمێکی فیدراڵی وڵاتە یعنی ئەمریکا بخۆی ویلایەتە وڵاتانی ئەوروپا هەمووی سیستمی نانەوەندگەرایی لا مەرکەزین بۆچی ئەوان بەهێزترین وڵاتی دنیان خۆ تورکیا ئەگەر سیستمێکی دیموکراتی لا مەرکەزی بێ ئەبێت بە هێزێکی گەورە و کاریگەری ئابووری و سیاسی و سەربازی لە ناوچەکەیە بەڵام ئەمان 100 ساڵە پەروەردەی زهنی ئەوان لەسەر ئۆنسۆریەت و لەسەر پێشێلکردنی مافەکانی کورد و دژایەتی نەتەوەی کورد بنیاد نراوە بۆیە دژایەتی مافی نەتەوەی کورد ئەکەن لە هەر جێگەیەکا بێ ینی ئێران دەوڵەتێکی ترە تورکیا هیچ مافێکی نییە بێت بڵێ لە ڕۆژهەڵات لە ئێرانە نابێ کورد خاوەن مافەکانی خۆی بێ لە عێراقەکە سیستمێکی فیدراڵی هەیە و سەر و کۆمار و وەزیری خارجی کوردە سیستمێکی فیدراڵی و هەرێمی کوردستان هەیە چی زەرەرێکی بۆ تورکیا بۆ وڵاتانی دراوسێ بووە ڕۆژئاوای کوردستان چی زەرەرێکی بۆ ئەسڵان ئەتوانێت تورکیا ئەتوانێت زۆر ئیسفادە لە ڕۆژهەڵاتی کوردستانیشکە لە باشووریشکە لە ڕۆژئاواشکە و باکووریش بێ بە سیستمێکی خۆ بەڕێوەبەری دیموکراتیانە و ئەو پرۆسی ئاشتی کە لە تورکیایە هەیە ئەبێت بچێتە پێشەوانێ و گەشە بکە و بە هەنگاو بچێتە پێشەوە ئیتر ئەوە ساڵ و شتێکە تێپەڕێەوە بەسەریە یەک هەنگاوی نەناوە دەوڵەتی تورکیا من ئاگام لە دەوڵەت باخچەلی وتی دوای جەژن ئێمە هەنگاوی گرنگ و کاریگەرێنێن ئەوان بەس قساکەن پراکتیکیان نییە هەنگاویان نییە بۆ ئاشتی کەواتە ئەم پرۆسێش ئەگەر هەنگاوی قانونی و سیاسی بەدوایانێ و هەنگاوی دیموکراتی بەدوایانێ لە تورکیاشە شەڕ دەست پێ کاتەوانێ یعنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئارام نابێ ئەگەر مافەکانی کورد تایە جێبەجێ نەبێ بەێ یعنی هۆ تو دەبێژە کورد کورمانجێ حتا و مافێ گەلێ کورد ڕۆژهڵاتە ناوین دەرنێ مسۆگەرکردن ڕۆژهڵاتە ناوین بە پۆلیتیکاین هەین بە سیاسەتە کۆهین ئارام نابە هەوڵ ئیبراهیم بەێ هەوڵ ئیبراهیم فەرات چاودێری سیاسی لە باژێری سلێمانی باشووری کوردستانی بەمەرە بۆ و بەرسەوا پرسیلمەتاش بۆ بەشداربوونەوە ئەم گەلە گەلەی سپاسیکن هەوڵ ئیبراهیم هەر هەبن سپاس و ڕێز بۆیەوە بەری بنەرین هێژە هەروەها لەگەلمە ئامادە بوو ساسان ئاردیل لە چالاکڤان لە ئەڵمانیا بەمەر ئامادە بووە ساسانش بووتەژی گەلەی سپاس تو بۆ میێوان تە بەرسەوا پرسیلمەدا نرخاندن کرد گەلەی سپاس هەر هەبی بەری بنەرین هێژە لە ڤرژیان دیگەژین داویە بەرنامەی خۆی ڕۆژەڤمە هەودا ساعتا دوێمین دەژێ ئەم بە تایبەتی ڕەوشە لە ڕۆژهڵاتە ناوین پێوەگیردەی ڕەوشە لە کوردستانی ئەو هەلوەست و استراتژیا گەلی کورتیا دەبێ پێواژۆی دەدوێ بچە ئەوەی بە بریان میوانین خوان مەهەولدان بووە بینەرین هێژارە پار بە بکەن ئەم لەڤەر دیگەژین داویە بەرنامەی خۆ دەبێژین حتا سبە جارێکە دەن بێن پێشیەوە ببینن دناوە خێر و خۆشیێدا هەر شەد بەختار